ئەو ئافرەتەی کە نینۆکی بۆیە ئەکا و نوێژی پێوە ئەکات نەدەست نوێژەکەی دروستە نە نوێژەکەشی دروستە و ئەو کچانەی کە نینۆکی سەناعیان داناوە بۆ 6 مانگەها سبحان الله نازاوە چۆن خەویان لێکەوێ هەر نازام چۆن خۆیان پاکەکەنەوە چۆن دیانی نازام چۆن چێژ لێ ئەنێن چۆن مناڵەکانیان پاکەکەنەوە چۆن ئەنووسن چۆن چاتەکەن من نازانم تێناگەم بەڕاستی ئەمە ژیانی شخصی خۆیانە چیەکەن کەیفی خۆیانە بەڵام لە ڕووی شەرعەوە با دڵ بەوە خۆش نەکەن وەڵام نوێژەکەین شەو نوێژەکەین نوێمینی حاجیان نەگرین هیچ دڵێکت بەو شتانە خۆش نەبێت چکە تۆ ئەسڵی دەست نوێژەکەت دروست نەبووە و نوێژەکەشت دروست نییە تا بەیانی لە سوژدەیابی بەو دەرمانانەوە نوێژ بکەی نوێژەکانت دروست نەبوو قبوڵیش نییە نوێژەکەشت قبوڵ نییە ئەمە من تونڕەوی نییە دوای بنووسی لە کۆمنتاتۆ مەلایەکی تونڕەوی تۆ قورسەکەی ئەوە سڵبی دینەکەی کە من باسیەکەم ئەوە عیباداتە کە من باسیەکەم ئیتر پێت خۆشە شتێکی ترە پێت ناخۆشە هەم شتێکی ترە ئەمە شریعەتە و شەرمی لە هیچ کەسێک نییە